هۆکارە لە پەیدابوونی مێش و مەگەزوانەوە بە تایبەت لەو گەڕەکانەی کەوا ئێستا شارەوانی تاو دەستی پێ نەگەیشت لەو گەڕەکە نوێیانە کەوا هەتا خۆڵ و خاشاک لە نزیک ماڵی خۆیان کۆ دەکەنەوە دووش شارەوانی هەرچی شارەوانیە پێویستە لەسەرەوەی ئەو خۆڵ و خاشاکەی کە کۆی دەکاتەوە لە شوێنێک فڕیاندا زۆر دوور بێ لە ناو شار زۆر لە دەرەوەی شار بێت. هەموو هاوڵاتیەک منداڵی خۆی فێرکە جارێ خۆی شتەکە بکاتە منداڵەکانیشی فێرکە هیچ شتێک لەسەر زەوی فڕێنەدا خۆش خاشاکی خۆی بە جوانی ناو نایلۆنی تایبەت بە زبڵ فرێدان لە ناو هیندا بنا تەبعانە ئەو حاویانی کاوبۆیان دانرا لە ماڵەکان کە چۆ دەرەوە ناو سیارە منداڵ شتێکی خوارد فێری نەکات نێلێش لە پەنجەرە فرێداتە دەرەوە بۆی ژینگە پیس نەکات کەچێتە سەیران لە دەرەوەی شار تەواو هەموو خۆڵ و خاشاکی خۆی ناو زبالێ ناولانی کۆ بکاتەوە یان بێنێتە لەگەڵ خۆی فڕێدایان لە شوێنێوا داینەوە بێ کرێکارەکانی پاکردنەوە بتوان بە ئاسانی هەرگەکەیان ئاسان بتوانانی هەڵبێت. هۆکاری حەشەرات ئەبێ حکومەت پلانی هەبێ بۆ چارەسەرکردنی ئەو حەشەراتانە طبعاً هاوڵاتی شەوێ هاوکاری بکە حەشەرات ئەگەر هەبێ ئەوەکە زیانی تەندروستی زۆر ئەبێ کەواتە بێت زۆر لەم ئاسایە هین بکرێت کە چارەسەر بکرێت. هۆکاری درووستبوونی مێش و مەڵات و کەسبوونی ژینگە بۆ دوو هۆکارە گەڕێتەوە یەکەمیان کۆمەلگا کە تێنەگەیشتنی کۆمەلگا بۆ ئەمە دەگەڕێتەوە لایەنی تر حکوومەت بێ پەرپرسیارە بەهۆی نەبوونی ڕیکلام وەکو پێویست لە کەناڵە ناوخۆییەکانەوە و هەروەها نەبوونی تابلۆ لە شوێنی مەبەست و نەبوونی زبڵدان لە شوێنی تایبەتە.